سڵاوتان لێبێ جارێکتر لە بازنەی کێنێن وەک میوان بەشدار دەبین دیارە ستایلی بەرنمەکە بەو شێوەیە کەوەکو خاوەن ماڵە بێ خۆمان بەرنمەکە پێشکەشکەین و لەم بەرنمێدا لەگەڵ دوو هاوڕێی خۆشەویستم کاک دکتۆر جعفەر عەلی و کاک ئەنوەر حسین پێکەوە گفتوگۆ دەکەین لەسەر بەرەنجامی هەڵبژاردنەکانی ئەم جارە و چۆنیتی پێکێنانی کابینەی دەم پرسیارەکەوەیە ئایا ئەم کابینەیە کە بڕیارە دروست بێت و بە خێرایی دروست دەبێت واگە دروست بوو چۆن دروست دەبێت واگە دروست بوو جیاوازی لەگەڵ کابینەکانی تراچی دەبێت پرسیارە گرنگەکەوەیە ئایەکەتی پارتی دەتوانن بەبێ یەکتری کابینەی دێم دروستکەن پێک بێنن یاخود ئەبێ هەردیسانەوە بەیەکەوە بن هەندێک پێی وایە کە گۆڕانکارێکی وا گەورە لە کابینەی دێما دروست ناکرێ هەمان تاس و هەمان حەمام دەبێت پارتی و یەکێتی پێکەوە دەبن و دوای ئەوە لەسەر هەموو ئەو پینتانەی کە پەیوەندی بەڕێوەبردننی هەرێمەکەەوە هەیە ڕێک دەکەون هەندێک تریش پیان وایە کە ئەم کابینەیە ناتوانێت گرفتەکانی کابینەکانی پێشتری خۆی تێپەڕێنێت و چارەسەریان بکات بەڵام تەناشتێک کە ئەم جارە گۆڕانکاری تیاکرێ یاخود گۆڕانکاری گەورە بەڕێگاوی ئەوەیە کە ئەم جارە حکوومەتی ناوەند بەهێزەوە تەواجودێکی هەیە لە ناو ئەم پێکاتنی ئەم حکوومەتەدا و مادام معاشەی ئەم هەرێما کەوتوتە دەست حکوومەتی ناوەند هەرێم لە شێوەی شارەوانیدا لە شێوەی ئیداری شارەوانیدا بەڵام بەتامی حکوومەت ئیدارە حکمڕانێک دروست دەکەن دەنا هەر عەبدی مەئموور دەبن لەگەڵ بەغداد و قسەکە لەسەرەوەیە کە ئەم کابینەی دێم پێک دێت و ناوی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستانە بەڵام کۆمەڵێک گرفت و کۆمەڵێک کێشەی گەورەی لە بەردەمایە جگە لە مەسلەی پرسی موچە جگە لە پرسی یەک نەگرتنەوەی هێزی پێشمەرگە کۆمەڵێک گرفتیش لە بینی ئەم دوو هێزە سیاسیایە کە دوو هێزی سەرەکین لە پێکێنانی حکوومەت دا ئێمە ئەم بەرنامەیە تەرخان دەکەین بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتانە کاگەنەر فەرموو زۆر سپاس کاکەمال و دکتۆر وڵا کاکەمال ئەوەی جەنابەت وتت ڕەنگە بەشێکی زۆری چاودێران پیان وایە کە پێکێنانی ئەم کابینەیە قورزە بێ بەشێکی هۆکارەکەش یەگەڕنەوە بۆ ئەوەی کە ئەو بانگەشەی هەڵبژاردن زۆر جیاوازتر بوو لە دەورانی پێشووتری کابینەکانی پێشتر و خولەکانی پێشووتر و ئەو بانگەشانە بە تایبەتی ئەو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو فۆرما ئەو دیزاینەی پێشووی حکوومەتی بەدڵ نییە و بەڵێنیشی بە دەنگدەرانی داوە بەشداری جارێشکەی ئەم فۆرم و شێوازی حکومڕانی و دیزاینە ناکە ئەگەر وەکو شەریکی ڕاستەقینە نەبێ و بەرژەوەندیەکانی و دەنگەکانی لەبەر چاو نەگیرێ بۆیە خاڵی جەوهەری لەم بابەتەیە ئەوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان ئایا ئەتوانن قەنەعەت بێ بکەن و پارتی دیموکراتی کوردستان لەو هەموو ئەوەی کە بەشێکی زۆری پێگە ئەساسیەکانی بەدەستەوە بووە ئەتوانێت مەسەلەن لەگەڵ هاوبەشەکەی بە فۆرمێشکە بەشداری بکە بە تایبەتی کە پارتی دیموکراتی کوردستان وەکو خۆشتان ئاگادارن مەسەلەن بەشە لە کۆتاکان نەیانتوانیوە بەشدار بن کۆتاییان پێهات و ئەوەی کە ئەزمونێکی لەگەڵ دوستنەوەی کۆڕان هەبوو چووە ناو حکوومەتەوە ئەمجارە ئۆپۆزیۆنەکان ئەم تەجربەیە بە نیاز نین دووبارە بکەنەوە لەگەڵی قسەکەوەیە کە هەرچی چۆنێک ئێمە ئەم مناقەشەی ئەم شەویش و پێشتریش کردومانە لە دیالۆگەکانمانە هەرچی چۆنێک ئێمە حساباتی ڕاضیاتیشی بۆ بکەین و حساباتی سیاسەتی بۆ بکەین و واقعیشی بۆ بکەین و کاریگەریە ناوچەی و نێودوڵەتەکانیشی بۆ بکەین ئەم دوو هێزە محکومن بەوەی حکوومەت بەیەکەوە پێک بێنن بەڵام بۆ کۆی کە جەنابە دەڵێ ئەم جارە و هاوشێوەی کابینەی نوێم نابێت کە پارتی لە سەرێکەتی ڕان نەوەستا چکە و کاتە 50 بوو ئێستا دابەشبوونی کورسەکان بۆ جوارەیە کە ناچارە لەگەڵ یەکێتیان ڕێکەوە باڵێ
جایەکێتی ئەسڵەن نەرم قسەی جەنابەت دەکات ئەڵێ ئێمە ئەو زروف و زەمانە ئەو مۆدێلە ناتوانین جارێشکە بەشداری پێ بکەین و نایکەین وە قسەکەشی ئەوەیە کە داوای بەش یەکێک لە پۆستە باڵەکانی هەرێمەکە سەرۆکی هەرێم یان جگە لەوانە لە ناو وەزارەتە سیادیەکان داوای وەزارەتی ناوخۆوەکە کەوانە بۆ پارتی دیموکراتی کوردستان تا ڕادەیەکی زۆر قورسە وە لە هەمان کاتیشە یەکێتی نیشتیمانی کوردستانی و پارتی دیموکراتی کوردستانەوەی کە دوو هێزی گەورە نەمیان زۆنیان بەدەستەوەیە دەستگای ئەمنیان هێزی پێشمەرگیان هەیە ئەبێ پارتی دیموکراتی کوردستانیش لەوە تێبگا ئەو مامەڵەی پێشووی پێم وانە لەم زروفای بچێتە سەر جای قسەی تر ئەوە ئەمێ ئەوە بڵێم کە لەم ئەمە ناچێتە سەر و هیوادارم مەسەلەن ئەم دوو هێزە ئەو بارودۆخە لەبەر چاو بگرن وە بۆ خۆیان بگەنە نەتیجەیەک خۆیان زۆر هەردوو هێزەکە بە درێژایی دروستبوونیان ناڵێن ئێمە لەبەر خاتری کورد دەتوانین تەنەزول بۆ یەک بکەین و ئەگە هیوادارم مەسەوانە بێ نە دادگای فیدراڵی بێتە ناوە نە کۆماری ئیسلامی ئێران و تورکیا نە ئەمریکا حکوومەتێک دروستکەن کە بەدڵی خۆیان نەبێت بۆیە ئەوە زۆر گرنگەوە ئەم هێزانش بەڕاستی ڕعایەت بکەن کە بەشداری حکوومەت ناکەن ئەمانە نەیارنی دوژمن نەبن لەبەر چاویان دکتۆر کاک ئەنوەر قسەیەکی کە دەڵێ جیاوازی لە بانگەشەکە جۆرێک لە دەرخەریەوەیە کە ئەم کابینەیە یا بە تایبەتی بڵین ڕۆشنترێکێتی نیشتیمانی کوردستان ناوێ بە هاوشێوەی کابینەکانی پێشووتر لەگەڵی پارتیان مامەڵە بکاو یا شەریک بێ و گرفتێک دروست بۆ لە مەسلەی پۆستەکانە تۆ پێت وایە ئەو بانگەشەیە توانای ینی بڵین ڕنگدانی ئەو بانگەشەیە تا چنێک ڕنگدانێ بێت لە پێگەێنانی حکوومەتەکە زۆر سپاس بۆی وەسڵاوڕێز بۆ بینەران ڕاستیەکەی من بانگەشەکە بە شتێکی زۆر نامۆ نابینم ئەو بانگەشەیەکە لە هەرێمی کوردستان و لە ناو دنیای دیموکراسی هاوچەرەقدا هەیە چکە بانگەشە هەر وایە ینی تۆ ڕەنگە نزیکترین هەڵبژاردن کە لە بەردەمی ئێمەدا بێ هەڵبژاردننی سەرۆکاتی ئەمریکا بوو زۆر زیاتر لەمە تەجاوزی ینی سەرکەسایەتەکان یەکتریش کرد لە بانگەشە و لە حملە ئینتخابیەکاندا ئینسان ئەگەر باوەڕی بە دنیای دیموکراسی و پرەنسیپەکانی دیموکراسی هەبێت دەبێت باوەڕی بەوەش هەبێت لە حملەی ئینتخابیدا هێندێ شت دێتە ناو هێندێ مەلەف دێتە ناو مەسلەی بانگەشەی هەڵبژاردنەوە کە دەبێت نۆرمال وەربگیرێت چکە شتێکی مەرحەلیە و تێدەپەڕێت قۆناغێکی دیاریکراوی بانگەشەی و تێدەپەڕێت من پێم وایە فعلا بانگەشەکە بانگەشەیەکی جیاواز بووە گە بەراوردیکەی بانگەشەکانی ڕابردوو زۆر جیاواز بوو چکە بەشێکی گرنگ لە بانگەشەکانی ڕابردوو یەکێتی و پارتیە میشە پێکەوە بوون ئەم جارەکە جۆرێک لە بە چاوگێڕانەوەی دۆخی یەکێتی و چاوگێڕانەوەی دۆخی کۆمەڵایەتی و پێگەی جەماوەری زۆنی ژێردەسەڵاتی یەکێتی ینی ئەمەی دەخواست کە گوتارێک خطابێک بێتە پێشەوە کە لە بەرام وەکو چۆن وەک ئەنتی پارتی خۆی نیشاندات بۆی کەوا بتوانێت ئەم دەستکەوتە جەماوەری ئەم دەنگانی جەماوەر لە ڕووی کۆمەڵاتیەوە بچنێتەوە بە خاتری کاندیدەکانی خۆی و پێگەی یەکێتی ئەمە بەشێکێتی بەشێشتری هەڵبژاردن بەڕاستی پابندبوونە تا ئەندازەیەکی گەورە لە ئاین هەڵبژاردن لە هەموو دنیادا لە هەرێمدا بەتایبەتی ئەگەر قسە لە قسەی ئێمە لەسەر هەرێمە لە دوو حاڵەت و دوو دۆخ بە دەرنیە یەکیان یا پابندبوونە بە بەهاو فۆرمەکانی دیموکراسی ئەوەی کە دیموکراسی دەیخوازێت تۆ هەڵبژاردن دەکەی هێزێکی سیاسی یا دەنگی یەکەم دێنێ ئۆتۆماتیکی بەپێی ئەو قانونی کە لە وڵاتدا هەیە قانونی هەڵبژاردن لەلایەن سەرۆکی ئەوڵاتەوە ڕادەسپێردرێ بۆی کەوا کابینی حکومت پێکێنێ ئەوەی تریاوە ڕێگا ئوسولی دیموکراسیەکەیە کە ئەمە لە هەرێمی کوردستاندا بەداخەوە تا ئەندازەیەکی گەورە کاری پێ ناکرێت ئەمەی دووەمیان ئەو واقعەیەکە لەناو ئەو ژینگە کۆمەڵایەتی و سیاسی و فەرەنجەی تۆدا هەیە ئەم واقعی تۆ تا چەند یەکانگیر دەبێتەوە لەگەڵ پرسی دیموکراسی لەگە پرەنسیپەکانی لەگە پرەنسیپ و بەهاکانی دیموکراسی ئەمەی کە گرفتە بۆ ئێمە هەم بۆ یەکێتی هەم یەکێتی و پارتی کردویانە بەگرم لە 92 تاوەکو ئێستا پابەندی ئەم پرەنسیپانە نین پابەندی ئەم بەها دیموکراسیانە نابن بۆیە زیاتر ئەمەی کە تەحکوم دەکات لە هەرێمی کوردستان واقعی سیاسی هەرێمی کوردستانە ئەو واقعی کە نەپارتی هەمیشە دەگوترێتەوە نەپارتی بە یەکێتی توانێت حکوومەت کابینە پێکوێنێ نەیەکێتی توانێت بێ پارتی پێشبێنێ ئیدی ژمارەی کورسی لێرە ڕقم شتێک نییە قورسایەک پیشان نادات کە ڕەنگە ئەگەر معجیزەیە ڕوو بدات وەکو باز دەکرێم زۆرینەی پەرلەمانی پێک بهێنرێ لە دەرەوەی پارتی و نموزەتێکی تازە تاقی بکرێتەوە پارتی بخرێتە ئاوت بکرێ بە ئۆپۆزیسیۆن کە من تەوقع ناکەم مەبەستەوەیە ئەو 12 کورسی لە بینی پارتی و یەکێتی هەیە ڕقمێکی ئەوەنە هین نییە ینی قەزەیەک نییە وەنی کە ڕقم زۆر دەور نابینێ ڕقمی کورسی
ڕقمی کورسی زۆر دەور نابێنێ بەڕاستی لە هەرێمی کوردستاندا شتی تر دەور دەبێنێ هەیمەنەی تۆ لە ڕووی ئەسکەری لە ڕووی اقتصادی لە ڕووی جەماوەری لە ڕووی جەماوەریژنا پەیوەندی ئیقلیمی و نێودەوڵەتی اینجا جگەلەوە ئەو هێزانی و هێزی پێشمەرگە و چەکدار و کۆماندۆ و دژە تیرۆر و ئاسایش و دەستگای زانیاری و لێرە ئەوانە لە بەردەسە لەو لا پارتی کۆنتترۆلی هەموو شتەکانی تری کردووە یعنی ئەمە ڕۆلی ئەساسی دەبینێت چونکە سەنگی یەکێتی لێرە من بەڕاستی برادێکی کۆنی یەکێتی قسەی کروتێکێت یەگە دوو کورسیش بێن لێرە حاکمە فعلەن وایە یەکێتی دوو کورسیش بێنەر حاکمە لێرە یخۆ گۆڕات زۆری نهێنا بوو لێرە بەڵام ڕێکێتی حاکم بوو لە ئەنجومەنی پارێزگا زۆری نهێنا و بەڵام ڕێکێتی حاکم بوو لە سنووری پارتی شەروایە پارتی دوو کورسیش بێنە یەکێتی ناتوانێت حکمی هەولێر دۆ بکات ئەگەر ڕێی خۆم بڵێم ئەوەی جەناب دەڵێ ئەوەی واقعی کە ئێمە هەمانە لە هەرێمی کوردستان دەرخەری ئەوەیە کە هیچ نیەتێکی ڕادەستکردنی ئاشتیانەی دەسەڵات نییە لە هەرێمی کوردستان نە پارتی نەیەکێتی و ئەو هێزانی کە بەو شێوێت دابش بوون ئەو منتیقە نفوزەی دابش بووە تەنانەت ئەگەر دیقەت بێ ئەو بنکە جەماوەری و پێگە مەسەن حکومیانشی کە دروست کرا وەکو بینا وها دروست نەکراوە ئەم ڕادستی ئەوی تری بکە وا دروستکرا ئەمە إلى الأبد و إلى الأبد هەمیشەیە بمێنێتوانێت خۆی حکومڕانی بکات مەسەن بۆ نمونە ئێمە لە ئەم چوار پارێزگایە لە هیچ شوێنێکە ماڵێک نێ نایب ماڵی پارێزگایی ئەم شوێنە بێت کە ئەم پارێزگایە تەواو بوو ماڵەکەی چۆڵکە یا بەیەکێکی تر هیچ بینایەکمان نییە کە ئەم بینایەکی حکومی بێت هیچ شوێنێکمان نییە کە شوێنێکی حکومی بێ بڵێ ئەمە کە تەواو بوو ڕادستی ئەوی کەیەکە بەغێری ئەو دوو بینایی پەرلەمان و ئەنجومەنی وەزیران ئەوەی کە من بۆ خۆم ینی ئینەکەم پرسیارەکە لێرەوە بکەین ئێمە هەڵبژاردنەکەین ئایا بۆ شەرعێدان بە تەنها بەم دوو دەسەڵاتە بەم دوو هێزە بۆ ئەوەی کە کورسیەک زیاد کەم بەیەکوانێ ڕێکەون یا بەڕاستی ئێمە هەڵبژاردنەکەین بۆی دەساودەستی دەسەڵاتی بکرێت بە ڕێگای ئاشتیانە مادام دەسەڵات بە ڕێگای ئاشتیانە دەست ناکرێت و ئەم دوو هێزە تاکو ئێستا قەناعەتیان بۆ نیە کە چەک ڕادستی حکومەت بکەن وەکوی کە لە هەموو دنیا هەیە و دەسەڵاتەکان بجێڕنەوە بۆ حکومەت حرمەت بجێڕنەوە بۆ پەرلەمان مادام وانێ کاتام هەڵبژاردنانە هیچ نەتیجەیەکی نابێ و هیچ پەیوەست نییە بە پرۆسی دیموکراسیوانێ تەنها پرۆسەیەکە گەمەیەکە لە ئەیکان بۆی کە کامیان بزانێ چەند کورسی لەوێ زیاترە و فەزلی خۆی با بەسەر ئەوێ و شێوازی حکومڕانێکەوە بێ ئایا ئێوە پێتان وایە ئێمە بەم شێوەیە ئەتوانین لە دوای ئەم خۆناغە لە دوای ئەم چەند ساڵە لە حکوومەتی کاکەی ساڵن زیاتر لە 30 میلیارد دلار قەرزارە لە حکوومەتی کاکەیستا توانای موچەی نییە توانای خۆپاراستنی نییە لەگەڵ هێزە دەرەکیەکانە توانای گوتار دروستکردنی گوتاری هاوبەشی نییە توانای ئەوەی نییە کە داکۆچی لە خاکەی بکە لە بەرامبەر داگیرکاری کانەکە کە تا ئێستا لەسەر هەرێمی کوردستان دروست بووە توانای نییە بە یەکوانێت وەفدێکی مفۆزاتی مشترک لە بەغا هەبێت بۆی کە بتوانن داکۆچی ئەنی ئەم حکوومەتم کابینەی ئەوە ناوانێت چی؟ وەڵا کاکەم بابەتەی جەناب دوورزاندە زۆر قورسە مەسەن لە خۆشیان پرسی ڕەنگە بەڕاستی وڵامێکی دقیقت پێ نەدەنەوە بەڵام سەبارەت بەوەی کە ئەم دوو هێزە بڵین ئیتر بەردەوام دووبارە بنەوە لە ناو پرۆسی سیاسی هەرێمی کوردستانە ئەگەر قسەکە لەسەرەوەی کە جەناب دوتت قەناعەتمان بە پرۆسی دەنگدان و بەناو دیموکراسی و هەڵبژاردن هەیە مەسەن تەحسیل حاصلە کە ئەم دوو هێزە یەکەم و دووهەم بوون و ئاڵەن دەنگی خەڵکمان پێدراوە و تەنانەت باز لەوە کرد کە دەنگەکانیشان زیادیان کردو ئەوە وەکو نەتیجە تۆ بێ لەگەڵ ئەم ڕقەمانە مامەڵە بکەی و ئەوەی کە گۆڕاوە من پێشتریش وتم ئەوەی کە گۆڕاوە مووقفی یەکێتی نیشتیمانیە کاڵێ من بەسە هەم بەشداری نابم لەم حکوومەتەیە بەم دەلیلانش کە هەیەی یەکیان غەدر کراوە یەکیان بودجەی پێویست نەنێدراوە بۆم شارانە و لە هەمان کاتە هێزی پشتیوانی هەیە بە هێزی عسکەری بە ناوچەی نێودەوڵەتی بۆیە بەڕاستی ئەوەی لە بەردەوام ئێمە بەر ئەم ئەزمونوناکەوین کە لە هەموو کابینەیەکە گرفت دروزە بێ و بە نەتیجە ناگە خاڵی دووەمی ئەوەیە کە جەناب دێڵی گرفتەکەی ڕاستە ئەم دوو هێزە کەسیان لەبەرەوەی قەناعەتێکیان کامیلیان بە یەکتری نییە و لەسەر مەسەلە مەبادیەکان ڕێک نەکەوتون و پێش هەر کامیشیان پێی وایە ئەگەر
لە پرۆسەیەکی دەستاودەستی دەسەڵاتی ئاشتیانە حکوومەت تەسلیم کا جارێشکە وەری ناگرێتەوە زۆنەکەی لە دەستدەچێت مەسەڵەن ئێستا پارتی دیموکراتی کوردستان پێی وایە گە سەرۆکی حکوومەت ئەم دەورەی لا یەکێتی نیشتیمانی کوردستان بێ هەولێری لە کی زەچێ ئەوی کە تووتەوە کە خۆ یا مەسەلەن یەکێتی نیشتیمانی کوردستان پێی وایە ئەگەر ئەم جارە سەرۆکی هەرێمی لابێ بەشدارە بێ لە حکومی حەقیقی لە هەولێر و مەسەلە ئەم تێڕوانی نەنجا بەڕاستیم پێشم وایە کەمال دیموکراسیەتی ئێرە لەگەڵ ئەمریکا بەراوردکردنی ئەوەی کە جەنابی دکتۆری وتت زۆر منتەقی نییە بۆ دەلیلەی وشیاری کۆمەڵگای ئێمە تاریخ و مێژوو کاگەنۆرێک یەک شتێکە زۆر گرنگە مەسەرەن لە سیاسەتی هەرێمی کوردستانە پارتی ناسین بەشێکە لە سیاست یەکێتی ناسین بەشێکە لە سیاست ئەم هێزانی کە مامەڵە لەگەڵم دۆخاکەن تەنانەت بۆ خەڵکیش ناسینی ئەم دوو هێزە وەکو خۆیان زۆر گرنگە وەلای من بیستومان لە تاریخی ڕابردووی خوان لەسەر زمانی کاک مەسعودی ژۆمان بیستووە کە ئەڵێ بەعینادی لەگەڵمان بکەن گوێ لە کەس ناگرین ئەمە نەگەڵی گوێ لە کەس ناگرین ئایان پێداگیری یەکێتی کەیکات بەرەو ئەوی نابکەبی بەرەو دویداری بڕوا کاگەیانی کاکەما سیاست نە بە عینادیەکرێ نە بە غرورەکرێ ینی ئەمە یەکێکە لە گرفتەکان ئەگە بوو مەسەلەن جەنابی کاک مەسعود خۆی دەورێکی باشتری بژێڕایە و ئەم دوو هێزە وەکو لەژێر چاودێری و سەیتەری خۆیان بوونایە ئەخ بۆ باشە خۆ ڕاستە پارتی دیموکراتی کوردستان هێزی یەکەم بووە کورسی زۆرتری هێناوە ئەو بەڵام ئەم گلەیانەیەکی تشتهاڕادەیەک بەرحەقیتیایە یعنی مثلەن لە دابشکردنی داها لە خزمەت گوزاری لە ئەوەی کە ئێڵێن مەسەلەن ناکرێتەوە بە خەڵچێک تەخەڕوجەکە لەم سنوورە بەڵام وەکو پێویست مامەڵی ئیداریەکەی بۆ ناکەیت لە بەرامبەر ئەوەی خۆتە خەڵک گلەی هەیە ئەم گلەیانەش خەڵکی حیزبەکە لە یەکێتی نیشتیمانی کوردستانەکە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوێت جۆرێک لە ئاڵوگۆڕ پێک بێنێ بە نظری من ئەم ئاڵوگۆڕە ڕەنگە قورس بێ بە تایبەتی لەم خۆناغی ئێستا کەوتم بانگەشەکە جیاواز بوو مامەڵەکان جیاواز بووە لەگەڵ سامیستم قسەی تێیتی قسەی جەنابەت بکەم ئەوە 30 ساڵە هێزی پێشمەرگە بە پشتیوانی ئەمریکیەکان و دۆستەکان پێک نایە کە هەر ئەوەکەن کە ئێران و تورکیانەوێت دوو هێزی پێشمەرگە و دوو ئیدارە و دوو پرسیار لە دکتۆر جعفەرکەم دکتۆر پێ دوای یەکێتیە توانێت بەشێک لە داواکانی لە بانگەشا باسی کردووە لەگەڵ پارتیا بەم شێوازە بەدەستی بێنێ ئەو پرسیاری یەکەم پرسیاری دووەم ئەگەر پارتی ئیسیجابەی نەبوو هەرێم بەرەو دوو ئیدارەیە چێت ڕاستیەکەی من پێم وایە چێتی مافی خۆیەتی لە بەرەوەی دەنجی دووەمە و ڕقەمی دووەمە یەکێک لە پۆستە سیادەکانی هەرێمی کوردستان بەر ئەو بکەوێت یا سەرۆکی هەرێم یا سەرۆکی حکومەت جا پارتی لەسەر کامیان ساغ دەبێتەوە کەمە تەسەوەر دەکەم بچێتە ناو ململانەیەکی زۆر توندەوە ینی پارتی بە ئاسانی مل بۆ ئەوە نەدا بەڵام وەکو ئەگە قسە لە ماف بکەی قسە لە ڕقەمی انتخابی بکەی قسە لە پێگەی جەماوەری بکەی قسە لە ژمارەی کورسی بکەی یەکێتی مافی هەیە ئەمە داوا بکات وەکو ماف وەکو پابەندبوون بە ژمارەی کورسی و هەڵبژاردن و پرەنسیپی دیموکراسی بەڵام ئەو معادلەیە کە یەکێتی و پارتی لە هەرێمی کوردستاندا دروستیان کردووە گرفتەکە ئەوەیە ئەوان پۆستەکانیان تا ئەندازەیەک دابش کردو یەکێتیان نردووە بۆ بەغدایە لە سەردەمی مانجەلالی ڕەحمەتیەوە و هەرێمیش تەسلیمی مەسعود بارزانی کراوە بەڕاستی ئەمە گرفتە وڵەکە ئەلێرەوە نەخۆشە کوشندەکە ئەلێرەوە دروست بووە ینی پارتی لەو ڕۆژەوە کۆنتترۆلی ئەم لە دوای ڕوخانی حکوومەتی باسە 2005ەوە دوای ئەوەی کە پۆستی سەرۆکایەتی کۆمار درا بە یەکێتی و یەکێتی بەم شکڵە ڕێکەوت هەم پۆستی سەرۆکایەتی هەرێمەوە هەم پۆست سەرۆکی حکوومەتیش بدا بە پارتی ئەمە گرفتە قوڵەکەی دروست کرد بۆیە بە ئاسانی پارتی دەستبەرداری ئەمە نابێت ئەمە سەرەتای کۆنتترۆلکردنی هەموو هەرێمی کوردستان بوو لەلایەن پارتیەوە کە بە ئاسانی ڕەنگە دەستبەرداری نەبێتەوە بۆیە مەسلەی ڕقم و ژماری کورسیوانە شتێکە و مەسلەی پابندبوون بەم ژمارە و بەو ڕقەمانەوە شتێکترە لایەن یەکێتی و پارتی و حیزبە سیاسیەکانی هەرێمی کوردستان یەک خاڵتر بۆی بیرم نەچێ من ڕاستیەکەی بۆی بە هەڵەت تێنەپەڕێ من بەراوردی هەڵبژاردننی هەرێمی کوردستان بە ئەمریکام نەکرد بۆ هەر ئیمکانی نییەوە بکەم قسم لە حملەی ئینتیخابی کرد لە حملەی ئینتیخابی لە پێشکەوتوترین وڵاتانی دنیادا لە فەڕەنسا لە ئەمریکا خاوەنی پرەنسیپی دیموکراسی توندە تا ئەندازێک خطابەکە خطابی هەڵبژاردن خطابی ملانیە مەلەف دێتە ناوە لە هەرێمی کوردستانی جەم خطابێکی زۆر کاکە 1 ملیۆن جنێوی بازاریان بەیەکتر داوە یەکێتی و پارتی 1 ملیۆن جنێوی بازاری بڕۆ ڕۆژنامەکانی ساڵای نەوەتەکان سیرکە کوردستانی نوێ سیرکە خەبا سیرکە ینی شت نەماوە بە یەکتری نەڵێن ینی ئەمە
بەو معناینێ کە تۆ ئەم مەلەفانە هاتنە ئیدی دەرفەتێک نامێنێتەوە لەسەر مێزێک بێکەوە دامنیشی چکە قەزی زۆر گەورە هەیە لە وڵاتە توانێت کۆت بکاتەوە قەزی نیشتیمانی هەیە قەزی نەتەوەی هەیە قەزی مەترسیدار هەیە بەرژەوەندی شخصی و بەرژەوەندی گرفتەکە ئەوەیە ئەمە پێش ئەوان تر دەکەوێت بە بڕوای من ئەوەی ئەو گلایانی کە لەسەر پارتی هەیە هەمووی حەقی خۆی تێچێتی و خەڵکی ئەم سنوورش کە لە سنووری بە زۆنی یەکێتی ناو دەبرێ هەمووی مافی خۆیەتی گلەی هەبێت لە پارتی گلەی هەبێت لە نەعەدالەتی دابشکردنی داهات گلەی هەبێت لە مەسەلە ئیداریەکان گلەی هەبێت لە کۆنتترۆلکردنی دام و دەستگا حکومی و ئیداریەکەەوە بەکارهێنانی لە خزمەتی حیزبێکی سیاسی و کاستێکی سیاسی بەڵام گرفتەکە لەوەیە خەڵکی دەرەوەی یەکێتیش لە سنوورێکێتی هەمانە و گلەیانی هەیە ئەوەی لەم سنووری یەکێتی نیە پۆستێک ناداتێ مدیریی مکتتەبی سەرەتایبی پۆستێک ناداتێ کاکە جان کۆمەلگا بە حیزبی کراوە ئەمە گرفتەکەی یعنی ئەم گلەیە کە بۆ لەسەر پارتی ڕواایە من پشتیوانی دەکەم بەڵام هەمان ئەم گلەیە لەسەر یەکێتی شێ دەبێت پشتیوانی ئەوەش بکەین ینی گرفتەکە ئەوەیە گلەیەکە تەنها لەسەر پارتی نییە گرفتەکە لەوەیە سەمکاتی خۆی قسم لەوە کرد بەڕاستی کە مەسلەی پێکاتەکان هاتە ناو مۆزوع و گەیشتە دادگای فیدرالی لە عێراق گرفتی یەکێتی ئەوە نەبوو کە مەسلەی دیموکراسی و مەسلەی خۆیشتی خۆی لەگەڵ پارتی کردی بە 11 کورسی 5 کورسی بوون بەڵام گرفتەکە لەوە بوو یەکێتی دەویست ئەم کورسیان دابش بکرێت بەشێکی بۆ ئەو بێ قسەکە لەسەرەوە نەبوو کە ئەمە نادیموکراتیە قسەکە لەسەرەوە دەبێت نابێ هەر 11 بۆ تۆ بێ ئەگە 5 بۆم بێ مشکلەم نییە بە هەر 11 بێ بەڵام کە کراوە بە 5 ئێستا دابشکراوەی مشکلێک نییە ئەوەی دابشکردنەکە ڕۆڵی تقریبا عێراق بووە یەنا عێراق نەبووایە پارتی ڕازی نابوو ئێستا بە یەک پرسیاری جدی لێرە هەیە لەم تشکیلکردنی تازەیە لە حکوومەتی ئایندەیە پێ دوایە ڕۆڵی حکوومەتی عێراق چۆنە بێ وڵای من پێم وایە عێراق چۆن لە هەڵبژارنەکەەوە لە سەرای هەڵبژارنەکەەوە بەشدارە لە سەرای هەڵبژارنەکەەوە لەڕێی کۆمیسیۆن و عێراقەوە هاتوۆتە ناو پرۆسەکەەوە هاتوۆتە ناو هەرێمی کوردستانەوە هاتوۆتە ناو دیاریکردنی ڕقەمەکانەوە بە هەمان شێوە لە ناو خودی درێژەدان بەم پرۆسەیە دەبێت لە گفتوگۆکان لە ڕێی شخصیاتە سیاسیەکانیەوە شخصیاتی ئیداریەکانیانەوە کابینە سوودانی و تا شخصی سوودانی بەشدار دەبن لە گفتوگۆکردن لەگەڵ مەسعود بارزانی لەگەڵ باپڵ تاالبانی بۆی کەوا لێک جۆرێک بە جۆرێک لە جۆرەکان وەکو وەسیتێک نێوەنجیرێک لە نێوانیاندا بۆی نزیکیان بکەن بۆ پێکەنانی کابینەکە وە لە تەسەور دەکەم لە دروستکردنی خودی کابینەکەش لە دیاریکردنی شخصاکانیش تا ئەندازەیەک لە ڕێگەی فشاری ئێران و ئەنقەرەوە بەغدا ڕۆڵ ببینێت بەغدا وەکو وەسیتێک لەلایەن ئێرانەوە دیاری بکرێ بۆی کەوا فشار بکە لە هەرێمی کوردستان و چێ دەبێتە سەرۆکی کابینەکە و چێ دەبێتە سەرۆکی هەرێم تەسەور دەکەم ئەو فشارانە بتوانێت یەک لای بکاتەوە تۆ بڵێ تۆ مە لە حکوومەت عێراق ڕۆڵی چیە بێت تۆ بڵێ تاران لەم دیزایانی ئەم مەرحەلەی دووەمە ڕۆڵی چیە بێ کە خۆشت هەانی مەسەلەن پێم وایە لە عێراقا ڕاستە حکوومەتێک هەیە وەکو واقعیت ناوی حکوومەتی عێراقیە بەڵام نەخودی سەرۆکوەزیران سوودانی و نەخودی ئیتاری تەنسیقی ئەمانە نین هەماهنگ نین بەیەکەوە لەسەر بڕیارەکان بۆیە تەسەورەکەم تێڕوانیشیان جیاوازە لەسەر حکوومەتی هەرێم لەسەر یەکێتی و پارتی لەسەر زۆنی زەردوین بۆیە قسەکەەوە یەکەوەی ئێران بەڕاستی ئەیڵێ بە نظری من دوایی ئەمە شوێنەگرێ و لە ڕابردووشان نەکەن لە هەرێمی کوردستان لە عێراقیش وایە لە لوبنانیش وایە لە زۆری دنیا وایە و بە تایبەتی هیچ شوێنێک ڕەنگە بەقەدەر عێراق کاریگەری ئێران و هەژمونی ئێرانی بەسەرەوە نەبێت زۆرتر لە ئەمریکاش بۆیە خۆ بینیمە سەرەتا پارتی دیموکراتی کوردستان پێی وا بوو هەڵبژارنەکە دیزاین کراوە ناچێتە ناویەوە بەڵام دوایی کە خۆیان سەردانی ئێرانەکان پێیان وایە قسەیەک دوای هیچ قسێک نەماوە لەسەر دیزاین پێ دوایە کەوان بەشێک من لە دیزاینەکە چونە ناو دیزاینەکەەوە بێگومان بەشێک هەموو ئەو پرۆسە سیاسیانەی لە عێراقا بەڕێوە چێ بێگومان بە جۆر پرسیارێک زۆر سێرە کامێنەر مەسەن لە کەم هەڵبژاردنابووە کە تایبەتی و دوێزە لە نەتیجە کردویان ڕازی بن لەم هەڵبژاردناوان نییە ئەوە هێزەکانی کە تا ڕادێکنا ئەوان دویان ڕازین یای ئەمە چی ئەم دابشکاری ئەم دیزاینە چۆنەوەی کردو هەمویان بەرژەوەندەکانی کوانی تیا بینەوە پێی ڕازی بن وەڵا لە ڕاستیە پێم وایە ئەوە بۆ هەموو وڵاتانی منتەقەکە باشە بۆ تورکیا و ئێران و عێراقیش ئەمە باشە وە لە ڕاستیە ئەم دوێزەوە کوتت پێشتری جوتمان دوو مووقعی جوگرافیان بەدەستەوەیەوە دوو هێزی ئەمنیان هەیەوەنەوە سنوورەکانی ئەم وڵاتانە لەگەڵ ئەوانە لەبەرەوە چ گرنتیەکە بیەنە دەست هێزێکی تر مەسەلەن زمانی پاراستنی ئەم سنوورانە بکە زمانی باشتری پەیوەندیەکانیان بکە و چەند تەجربەی ڕابردووشیان هەیە مەسەلەن چ لەگە بستنەوەی گۆڕان چ لەگە خەڵکی تر کە وەکو پێویست
مامەڵیان نەکردووە پێویست نەیانتوانی وە بەرژەوەندەکانی ئەوان پارێزن و لە هەمان کاتە من پێم وایە بۆ ئەم دانیشتانەش کە ڕۆژ و پارتی دیموکراتی کوردستان لیژنەیەکی پێکەناوە بە سەرۆکایەتی کاک هوشیار زێباری یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکایەتی جەنابی کاقوبات و دواتر من پێم وایە خودی کاک نێچیروان بارزانی سەرۆکایەتی وەفدەکەی ئێرە پارتیەکە و ڕەنگە خودی کاک جەنابی کاک باوڵ سەرۆکایەتی وەفدەکەی یەکێتی بکە ئاوا بڕوە هێزەکانی تر ڕۆڵیان چێ بێ هێزەکانی تر لە ڕاستیە ئەوەی خۆیان وتوانە پارسەنگی دروستکەن یا هەر جارێ سیرکەرە بن 15 کورسی بزنەوەی عفو لەگەڵ 7 کورسی ئەم هێزانە بە نظری من ڕەنگەکێتیا کاتە 56 ئەخ باشە ئەم هێزانە هەندێکیان مخالیفی توندی یەکێتین وەکو بەسەلەن بەرەیگەل پێم وانێ بە هیچ جۆرێک بچێتە ناو ئەم هاوپەیمانێتێکەوە دوایەوە مەسەلەن هێزێکی وەکو یەکگرتو ناچێتە ناو پێم وانە چکا ئەزانی من پێم وایە ئێرانیەکان مەسیجیشیان دا باشە پرسیارەکەی تر بە دیەکترە ئەچن لەگەڵ پارتی ئەمانە هێزانە ئێران پێی وایە نابێ هاوسەنگی هێز لە منطقەیەتی پێی وایە یا وعدی لێوەرگتون پێم وایە کاریگەریەکانی ئەوەیە کە نابێ ئەم هێزانە ببنە تەرەف لەم ململانەیە بتوان هاوسەنگی هێزەکە تێک بن پێغمان ئەمە تورکیاش دەخالت دەکات لەم بابەتە تورکیاش مەسەلەن لەگەڵ دۆستەکانی لە ڕێی واقعیشۆ ناگونجێتی بە بێ پارتویەکێتی لە ڕێی واقعەوە ناتوانێت حکومەتی تەشکیلکەن حکومەتێکی سەرتاسەری سەرکەوتوو بێ ئەخە مەسەلەن دکتۆر باسی کرد دکتۆر باسی کرد ئەو هاوسەنگیە زۆر زەحمەت ینی حکومەتێکی سەرکەوتوو نابێ زۆر لە ئێستا خراپتر بێ و ئەکسەر ئەگەری دوو ئیدارەی بەرقەرارە بێ دوو حکومەتی و عێراق من ڕەنگە تۆزێک لەگەڵ ئەمەی کاگەنۆرە ڕەنگە سەرنجێکی جیاوازترەما بێ ئەوژەوەیە من پێم وانی عێراق پێی خۆش بێت ئەوان تەبابن پێی خۆشە بێ بە دوو ئیداریت مامەڵی محافظاتیان لەگەڵا بکەن و خۆشیان بۆ ئامادە کردووە ئەو کاتە بە ئاسانتر ئەتوانن لەگەڵ پارێزگای سلێمانی و هەڵبجە بەجیا و هەولێر و دووەکیش بەجیات مامەڵە بکەن حاڵیان وەکو حاڵی هەر پارێزگایەکی تری عێراق هەرێمی کوردستان نامێنێ تورکیاش حەزی لەمەیە ڕەنگە ئێران بە جۆرێکی تر حەزی لێ بێت بەڵام هەمویان لەسەرەوە کۆکن کە ئەوەی کە قسەی خۆتە کە نانوێ هێزێکی یەکگرتووی پێشمەرگا بێت گوتارێکی مشتەرەکە بێت دوو هێزی یا هێزەکان لەگەڵ ئۆپۆزیسیۆنە بە ڕای جیاوازیان هەبێ بەڵام هاوبەشی خاڵی هاوبەشیان قسەکەی وە جەناب ڕێک وایە لە بینی ئەو هێزانەی کە نایانەوێ هێزی پێشمەرگەیە خرێ لە بەرامبەر دۆستەکەت کە ئەمریکایە قسەی ئەمریکا تا ئێستا سەری نەگرتووە جافر جەنە بەدەڵێتی بۆ هێزانانی وڵی ڕاستیەکەی من نازانم هەرێمی کوردستان ینی لەبەری دەسەڵاتەکان زۆر لەوە لاوااسترن لەوە بچووکترن لێرە بتوان قەرار بن ینی قەرار لە چارەنووسی خۆیان و چارەنووسی یەکلاکردنەوەی ئەو قەیرانە قوڵانەی کە لە هەرێمی کوردستانەوە خۆیان خڵقێنەری قەیرانەکان و توانای چارەسەرکردنی قەیران لەسی ئەواندا نەماوە ئەمەی کە توانای هەیە هێزێکە فشارێکە وەرەقەیەکە لە دەروەی ئەوانەوە دێت ئەم وەرەقەیە بەرژەوەندەکانی چۆن بخوازی جام وەرەقەیە لە ئەنقەرەوە دێ بە خاتری هەندێک لە پێکهاتەکانی هەرێمی کوردستان و کەرکووک و مەسلەی تەدەخولکردنی زیاتر لە جوگرافیا هەرێمی کوردستان و هاتن ناوە ئەم وەرەقەیە لە تارانەوە دێ فشارەکان معلومە کە ئێمە دەزانین تاران ڕەنگە تاکە دەوڵەتێکە بە هێزێکی زۆرەوە وەکو ئیدارە تەواجودی تێدا هەیە عێراقە لوبنان نییە سووریا نییە وەکو ئیدارە و کە دەوڵەت بەڕێوە دەبات عێراق فعلا ئەمەی کاگەنۆر دێرە وایە ینی عێراق ینی ئێران ینی تەواجودی تەواو ینی پایتەختی دووەمی بەڕاستی ئێرانە ئێران حکمی ئەساسی دەدا لە تەرکیبە و شێوە و فۆرمی پێکهاتنی ئەم کابینەی کە قەرارە دروست بکرێت بە ناوی کابینەی دێمەوە ئیمکانی نییە هیچ یەکێک لە کارکتەرە ئەساسیەکانی نام ئەم کابینەیە بەبێ قەراری ئێران تێپەڕێت بەبێ قەراری ئێران دەبێت ئۆکەی بۆ بکات ئێران دەبێت بڕیاری لەسەر بات ئێران دەبێت پشتیوانی بکات دکتۆر تۆ بە حکمەوەی کە پێشتر پەرلەمانتار بوویت پرسیارێک بەڕۆڕی تۆ کرێتەوە کە ئایا لە تشکیلکردنی ئەم حکومەتە ئێمە ئەبینە خاوەن پەرلەمانێک وار پەرلەمانێک کە نەتوانێت بۆ جۆ میزانێت تەقدیمکان نەتوانێت توانای ڕقابەی هەبێ و کۆیە پەرلەمانتاری وەکو پەرلەمانتارەکان وەکو ڕۆژنامە نووس بەس مجەڕەت دەردەڵی خوان لە کەناڵە ڕاگەیانەکانە بکەن ئەم پەرلەمانەی پێ دوای ئەم پەرلەمانی ئەم جارەکە تشکیل بێ بەم دیزاینی کەیسایە چۆنە بێ بەداخەوە پەرلەمان لەوەتای هەیە لە هەرێمی کوردستان مؤسسەیەکی لاواز بووە مؤسسەیەک بۆ نەیتوانیوە ئەرچی خۆی جێبەجێ بکە ئەرچی تەشریعی خۆی جێبەجێ کردووە لە ڕووی دەرکردنی یاساوە چونکە یەکێک لە ئەرکە ئەساسیەکانی هەر پەرلەمانێک هەر بڵێن ئەم ناوەندە تەشریعانە بریتی لە دەرکردنی قوانین
پەرلەمانی هەرێمی کوردستان قانونی زۆر باش دەرکردو بەڕاستی ئینسان حەق بڵێ لە قانونی ئەحزابەوە لە ساڵی 93 کە قانونی ئەحزاب دەرکردو بەپێ و قانونی کە پەرلەمانی کوردستان دەریکردو یەکێتی و پارتی ئیمزایان لەسەر کردو لە پەرلەمان کە خۆیان زۆری دێر هەر خۆیان بوون ناو پەرلەماندا یەکێتی و پارتی دەبێت دابخرێت لە بەرەو هێزی چەکداریانەیە چکە لەو قانونە پێ دەڵێ نابێ حیزبی سیاسی هێزی چەکداری هەبێت لە دەروی حکومەت دەستوریشەوە بەندێکی دەستوریش ئەمە ئەو قانونی کە خۆیان ئیمزایان لەسەر ئێستا ئەگە قانون هەبێت لە وڵاتەدا داواکار ینی دادگا دەسەڵاتێکی سەر بەخۆ بێ جابێتەوە لە سەڵاتی حیزبی بەڕاستی دەبێت پەلکێشی بەردەمی دەرگایان کات و هەڵوەشێنەوە دوو حیزبە ئەمە یەکێک لە بەستم لە چیە ئەم نمونەیە هێنایم بەستم لەوەیە پەرلەمان لە هەرێمی کوردستان قانونی باش دەردەکات بەڵام توانای جێبەجێکردن و بەدواداچون و ڕقابەی چاودێری نیە لەسەر قانونەکەی دەسەڵاتی جێبەجێکردنی دەسەڵاتی ئەوەی نییە کە کەسێک لەبەر هێزی دەسەڵاتی تەنفیزی ئەم قانونە پێشێل دەکات توانای محاسبەکردنی نیە توانای ئیقالەکردن و ئیستیقالەکردنی نیە بە پەرلەمانی بەغا جیاوازی جیاوازی زۆر ئەم عراقم قەت پێ بەهەژ نییە عراقم پێ وڵاتێکی دیموکرات نییە عراق وڵاتی میلیشایە وڵاتێکی سەرگردانە وڵاتێکە پڕە لە مافیا وڵاتێکە پڕە لە چەکداری ناشەرعی وڵاتێکە تاوەکو ئێستا چەکداری میلیشای بەڕاستی حکمی تێدا دەکات بەڵام وەکو کاری پەرلەمانتاری عراق پێشکەوتوترە لە هەرێمی کوردستان پەرلەمانی هەرێمی کوردستان نەیتوانی تاکە هەنگایەک بچێتە پێشەوە نەیتوانی تاکەی یەک وەزیر تاوەکو ئێستا لێپرسینەوە لە یەک وەزیر بکە معقولە تۆ لە 92 تاوەکو ئێستا بەس وەزیری هەرێم بژمێرە لە کابینەکانی یەکەم و لە کابینەی دووەم و دوای 2005ەوە هەر کابینێک 6 وەزیری هەرێم بەس وەزیری هەرێمی تێدایە کەس ناپرسی ئەمە بۆچی داناوە چۆن متمانەت بەمە داوە ئیشی چییە ئەرچی چییە ئەو بودجێ سەرفی دەکات لە پێناوی چیدایە چی بەرهەمێناوە توانێت چ بۆ شایك بۆ تۆ پڕکاتەوە لە ئەدای تەنفیزیدا هیچ بەستم لە چیە ینی پەرلەمان لە ڕووی قانونیەوە قانون باش دەرەکات بەڵام توانای چاودێریکردنی قانونەکان و لێپرسینەوە لە مخالفانی نییە مخالفانی ئەوەی کە قانونەکە مخالفەی قانون دەکات پەرلەمان چەندین ساڵە توانای هێنانی پرۆژه یاسایی بودجە نییە بۆ ناو پەرلەمانی کوردستان کەمە ینی کەواتە تۆ قازەیەک لە بەردەستدایە بەڵام هێزێکی چاودێری تەیە کە پەرلەمانی کوردستانە نازانێ ئەمە چۆن معاملەی لەگەڵ دەکرێت ئەوە پەرلەمان خودی پەرلەمان خۆشی ئەو پارێ جەناب دەڵێت ئێمە کەچونێتە ناو فەزایەکەوە عاسی بۆ بەدەستمانەوە نە ئیداری حکومڕانێکی ساغڵەم و ڕەشیدمان پێکرێ نە ئەتوانین تەفاهمات لە بینی هێزە سیاسەکانە بکەین نە ئۆپۆزیسیۆن بەتەنیا ئەتوانێت گۆڕانکاری بکات نە پەرلەمان ئەتوانێت چاودێری بکات نە حکوومەتێکی شەفاف و وامان هەیە کە دڵخوازی خەڵکەکەی بێ و نە شەقامێکیشمانەیە کە بتوانێت جوڵێ بکات کە کاریگەری زۆر بەهێزی لەسەر ئەم حکومڕانی دەسەڵاتە بێ ئەوەی ماوەتەوە چاوەڕێی فریادڕەسەکەین ئەم خەڵکە وای لێ هاتووە تقریبا چاوەڕێی فریادڕەسەکەین اللهم ئەمریکایەکە ئێرانێکە فڵانێکە فیسانێکە بێ فرای ئەم خەڵکە بکەوێت بۆی کە ئینقازیکە لەم پاشاگەردانیە تۆ ڕاچێ لەسەر ئەم فەزایە چۆن چی لێ بکەین بەڕاستی کەما لە هەموو دنیا وەختێکەوە تەحلیلێک دراسەیەک بۆ سیستەمێکی سیاسی بکەی بۆ حکوومەتێک بۆ کۆمەلگایەک کۆمەڵە پێوەەر داتا لەبەر دەستایە دەنێتوانین لەسەرەوە بڕاردەی لە هەرێمی کوردستان بەداخەوە ئەمە زۆر زەحمەتە قسەکەش ئەوەیە کە ئەوەی جەنابە دەیڵێ ئەم دوو هێزە ئەگەر بەخواستی خۆیان لەبەر بەرژەوەندیەکانی خۆشیان و خەڵکیش ڕێک نەکەون کۆمەڵێ احتیمالی خراپ لە بەردەمایە یان لە دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبری حەماس و ئیسرائیلەوە بەسەرەن دنیا ئاڵگۆڕی زۆری بەسەرادێ و ئیمکانی هەیە بە تایبەتی لە دوای هەڵبژارنەوەی دۆناڵد ترامپ بۆی هەیە ئەوەی کە چۆن لە 2019 وتی ڕۆژاوای کوردستان بەجێهێڵم تورکیا ئەفرینی داگیر کرد و هێزەکان پەلاماری بەشێکی زۆری ناوچەکانیاندا و هەر ئەو کاتە کەوتی ئێمە ئیشمان بە ئەفغانستان نەماوە بەیانی هێزەکانیان بەجیان هێشت حکوومەتەکەی ئەشرەف غەنی فەشەلیە ناو تالیبان هاتەوە ینی ئەمانە لەم سەردەمی حکوومەتی هاتنەوەی ترامپ و ئەم ئالۆزیانەی منتیقەکە زۆر دوور نییە کورد بکرێتە قوربانی بەشێ لەم هەمان سینارۆ چاوەڕێکرێ هەمان سیناروی ئەفغانستان بەسەر هەرێمی کوردستانیش بێن ئەزانی ئێمە من نازانم مەسەن بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان بەچی دەلی لەگەڵن کە ئەمریکا ناڕوا لێرە ئەمریکا دۆستمانە ئەمریکا ڕاستە کاگە ئەمریکا
قسەکەەوە نییە قنسولخانەیەشی گەورە دروستەکە لە هەولێر سەتا یەکی ئەو چەکوچۆڵە نییە کە بۆ تاالبانی بەجێشتۆ لە ئەفغانستان لە دوای جێژنەکەی ئەم مۆزوعانە ئەگە شتێکی گرنگیت بەدەستەوەی ئەگە زمانەتێکت بەدەستەوە خەیناکە بەڵام ئەمریکا بەرژەوەندەکانی خۆی لەم منتقەیە پارێزێ وەختێک لەگەڵ ئێران ڕێگەکەوێ ئەم بەرژەوەندەکانی لەم منتقەیە مەترسی لە بەردەم نامێنێ وەختی لە شەڕی ئۆکرانیا دەخالت دەکا کۆتایی پێێنێ مەترسیەکانێ بۆیە ئەمە خاڵێکی کاگن زۆر گرنگێت ئەزمموی ئەفغانستان و ئەشرەفغەنی ئەبێ لە بەر چاو بگیرێ من لە بیرم دێ خۆشت پێ وایە شایدی جارێک یەکێ لە بەرپرسانی وەزارەتی دەرەوەی ئەمریکا پێم وایە ئەکێ لە جێگرانی وەزارەتی دەرەوەی دێتە هەرێمی کوردستان ئەم دوێزە بەیەکۆ ئامادەنین لەگەڵی دانیشتنەڵە من میلەتی وا نەدیوە ئەنی لەگەڵ ئەمریکادا نانیشن بەیەکەوە یعنی ئەمە چ منطقێکە لەگەڵ گەورەترین زلهێزی دنیا کەچی بڵێ باشە ئەگەر ئەمریکا نەبێ کاکەمال ینی ئەمریکا ڕغمی ئەو هەژمونەی ئێران بەڵام ئەگەر ئەمریکا نەبێ داعش مەسەلەن مەترسی زۆر گەورەی دروست کرد بولارم کورد حەشتی شعبی ئێستا حەشتی شعبی گەورەترین مەترسیە لەسەر هەرێمی کوردستان کاکە بۆیە کۆمەڵێک پەرستنی هەرێماتی هەیە دکتۆر ئەگەر بەراەوەی کاک ئەنوەر باسیەکە کۆمەڵی گۆڕانکاری بەڕێگاوە لە دوای هەڵبژانەی دۆناڵد ترامپ و لە دوای ئەوەی کە جەنگ لە ئیسرائیل زۆر خەز بووتەوە و قسە لەسەرەوەیە کە ئیسرائیلەکان دانەوێت سنووری خۆیان فراوانکەن و بیر لە داگیرکاری و گۆڕانکاری دیموگرافیایی ناوچەکە دەکەن پێ وایە کورد یەک پرسیاریکە هەبوو پێشەوە ئەوە پرسیارکەم یعنی ئێمە قسەمان لەسەر هێزەکانی دەسەڵات کرد بەڵام قسەمان لەسەر ئەوە نەکرد کە هێزەکانی ئۆپۆزیسیۆنیش بخوان پەرتن و ناتوان بێکەوە بن ئەو باسمان کرد شەقام لە دۆخێکی وایە هێزەکانی ئۆپۆزیسیۆن دەسەڵاتی لە دۆڵێکی ترە کە ئاگای لە کەڵک نییە دوو سەرۆکی هێزی ئۆپۆزیسیۆن هەفتەی ڕابردوو ئەوەی کە لە میدیاکان بەیەکیان وتووە هیچێتی پارتی بەیەکیان نەوتووە ئەمە دۆخی هەرێمی کوردستانە ئۆپۆزیسیۆنەکەی و دەسەڵات و ئەوش شەقامەکەی و ئەم پەرسەنە گۆڕانکاریانی کە لە ناوچەکات و پێش پێ وایە ئێمە بەرەکووە بعد ئێمە توانین چی بکەین چۆن توانین خۆمان بگرین یا مجرد ئێمە تر توانای دروستکردنی ڕووداومانە چاوەڕێکین بەس ڕووداوی ڕووبا ئێمە ڕەتفعل بین ڕاستێکی ئەم ئاڵ و گۆڕە خێرانی کە لە ناوچەکەدا هەنە ینی تەسەوەر دەکەم لە توانای ئێمە بەدەرە ینی لە توانای عقلی و لە توانای فکری و لە توانای سیاسی ئێمە زۆر بەدەرە ینی ئەم عقلیەتی سیاسی کە لە عقلیەتی سیاسی و ئیداری کە لە هەرێمی کوردستاندا هەیە و بەگشتی لە ناو کورددا هەیە زۆر لەوە بچووکترە بتوانێت مشارەی ئەم گۆڕانکاری خێرانەکە لە ڕێگا بەیە کۆمین شتێک کردووە دەتوانێت ئەمە ئێشتا تەجاوزی خێڵمان نەکرد ئەم فعلەن وایە ینی ئەم ڕێگەزانەی خێڵ ئەم ئەنسوڕانەی خێڵتاوەکو ئێستا لە ناو عقلیەتی هوشیاری کۆمەڵایەتی ئینسانی ئێمە لە ناو تەرکیبەی سیاسی هێزە سیاسیەکانی ئێمە تاوەکو ئێستا ئەم هێزە سیاسیانە ئاراستە دەکات ئێمە ڕاستە قات و ڕیباتی جوان لەبەر دەکەین و بۆنی شانەی ڕفرەنسەرەکە بە خۆماندا بکەین و پێڵاوی ئیتالی لە پێکەین بەڵام دوجار ئەوەی کە ئاراستەمان دەکات ئەوەی کە دەمان جوڵێنێ ئەوەی کە دەتوانێت کێشەیەک کۆمەڵایەتیمان بۆ یەک لابکاتەوە قەرار لە خودی کێشەکەدا لە حەسمکردنی ئەجاری چر ئەم ڕێگەزانەی خێڵە هانمان دەدا یعنی ئەمە حافزێکە هاندەرێکە لە ناو ئێمە دەتاوەکو ئێستا نەمانتوانیوە خاڵی بینەوە لەمە حیزبی سیاسیش لەمە بەدەر نییە حیزبی سیاسیش ئەم ڕێگەزانی تا ئەندازەیەکی ئەجگار گەورە تێدا باڵایە مەسەلەی ئەم گۆڕانکاریانە بەڕاستی هەمومان دەزانین ئەم بەیەکدادانێک کە لە ناوچەکەدا هەیە ینی بە تایبەتی هاتنەوەی ترامپ بۆ سەر مەسرحی سیاسی و بۆ گرتنەوە دەستی دەسەڵات لە گەورەترین وڵاتی دنیا و بەهێزترین وڵاتی دنیا کە ئەم ناوچانە و دنیا ئاراستە دەکات تا ئەندازەیەکی گەورە لە ململانەیەکی قورسدایە من تەسەوەر دەکەم هیچ ئومێد بەخش نییە بۆ ئێمە وەکو کورد لەو ڕۆوە ئێمە ئەوەی کاگەنوەر دەیڵە زۆر ڕاستە ینی ئێمە ناکرێت تۆ لە ناوەدا هەڵوەشابی لە ناوەدا هەلابی پارچە پارچەبی گوێ بە ناوەی خۆ نەدەی بەڵام چاوەڕوانی ئەوە بکەیت تاسەر ئەمریکا لەسەر سینێکی ئاڵتۆنی هەموو هێزە نارەکان دوور بخاتەوە شتیوانی یعنی ئەو نایە هەدایەت پێشکەشکە لەسەر ئەم سینی ئاڵتونیە تۆ کە خۆل لە ناوەدا وجودە نەبێ ئەمەی تاالبان باشترین نمونەی ینی پێویست ناکات کورد چاو لە هیچ نمونەیەشتر بکات یعنی تاالبان چەندی ساڵ ئەمریکا پشتیوانی کرد تەواجودی ئەمریکی لێ هەبوو چەک و تەقامەنی و ئەسلحەی زۆریدا پشتیوانی مادی کرد دامی لۆجستی کرد دامی چەک و ئەسلحەی کرد بەڵام لەبەر ناتوانانی سعاتێک لە بەرامبەر تاالباندا بوەستن یەک تاکە سعات ناتوانانی بەرگری بکەن ئێمە ئێستا ناتوانین تەسەوەر دەکەم ڕەنگە ئەمە هێندێک لە برادرانی ئێمە لە عسکەریەکان بە جۆرێک لە ئەوەی وەربگرن بەڵام باوەڕ بێ ئێمە ناتوانین دوو ڕۆژ لە بەرامبەر حەجی شعبی بوەستین ناتوانین مقاومت پێ ناکرێت ینی هێزەکەت ئەمەیە
لەبەر تۆ لە کام سنوورە لێکی هێزیەکێتی و پارتی بێکەوت دەتوان ئەمە بکەن کارێکی کەمێ زەحمەتە بۆیە تۆ ئەمە دروست نەکردووە لە ناوە ئەم فشەڵیەی خیتابی کوردی خیتابی نەتەوەی خیتابی نیشتیمانی لە ناوەی ئێمەدا کە بوونی نییە کارەساتێکی ئەجگار گەورە لەس ئاسی دەرۆژ بۆ ئێمە دەخڵقێنێ دەرەوە لەسەر ئاستی ئەم ناوە بڕیار لە ئێمەدا لەسەر ئاستی ئەم دەوە ئەم ناوەی ئێمە گوتاری ناوەی ئێمە دێڕستەکانی خۆی دەنووسێتەوە چۆن مامەڵە لەگەڵ ئێمە بکە بۆیە ئەمریکا ئەگەر ئەم ڕۆیا سبەی ئێمە جێبهێڵێ هیچ گلەیەک من بەش حاڵی خۆم لە ئەمریکا ناکەم ئەوەی کە گلەیی لێ دەکرێت ئەم دەسەڵاتە لەرزۆک و نەخۆشیە کە هیچ بایەخێکی بۆ پرەنسیپی نیشتیمانی و نەتەوەی نییە گرفتەکەی ئێمە ڕەنگە بەڕاستی لە ڕۆژ ئاوابی لەگەڵ هاتنەوەی ئەم دەسەڵاتی ترام ئەمەی کە لە 2019دا کردی لە بەرامبەر ناوچەکانی ئەفرین و سنوورەکان ناوچە سنووریەکانی تورکیا و داگیرکردنی ئەو ناوچانە و پێشکەشکردنی بە مرتەزەق و بەکرێ گیراوەکانی دەوڵەتی تورکیا ینی یەکەم قسەی ئەردۆگان و یەکەم داوای ئەردۆگانیش لە ئێستادا لە ترامپ بریتە بۆ لەوە پشتیوانی یارمەتیەکانی بۆ ڕۆژاوی کوردستان بڕێت ئەمە زۆر گلەیەکە لەسەر کورد نەکەین ینی ڕاستە ئەم گلیانەی کە و باسیەکەنەوەی کە خۆشم باسیەکەم هەمی ڕاستە بەڵام کاتی وڵاتێک کە ئەبێتە ئینتیدار لە بەردەستی وڵاتێکی ترە وڵاتێک تر بەکارێنێ هەموو مقاوماتەکانی لێ وەرەگرێتەوە مقاوماتی و دەوڵەت و حکومڕانی تووشی هەڵوەشان لە بەرێگەڵ وەشانە بێت جا ئەمە وردکەرەوە بۆ حیزب لە حیزبیشەوە بۆ کۆمەڵە مەسەرم بۆ نمونە تۆ دیقەت بە مەسەن سونەکان لە عێراقیش ئەوان جۆزیان خراپە شیعەکان لە بینی خوانە وەزیان خراپە مقاوماتی پێکەوە ژیان و بێکەوە بوون کەم بۆتەوە لە ناو هەرێمی کوردستانە جارانکەیان و ئەمە بەرەی کوردستانی و دوو هێزەیە و اتفاقی استراتیژیانەیە ئێستاوانە تاو نهاری یەکەن ینی بۆی من مەسەلی کاکەمە تۆ سیر کە لەم لێچێک لە هەڵبژارنەکاندا بیزە نەزانام ساڵی چەند بوو ئەلاوی بوو بە لیستی یەکەم دەنجیەکەمی هەیە لاسی عێراق 92 کورسی هێناوەیە بەپێی قانون دەبواە حکوومەت تشکیلکە دەبواە ڕاست پێدرێ وەکو فراکسیۆنی گەورەی پەرلەمانی وەکو دەنجی یەکەم ڕاست بەڵام شیعەکان لەبەرەوەی ئەلاوی سەر بەو دنیا مەسەبی و تائیفە نەبوو لە ناو خۆیاندا کە مەترسیان لێ نزیک بوویەوە فراکسیۆنی گەورەی پەرلەمانیان پێگەێنە هاتن خاڵێکی دەستوریان بەکارهێنا مادەیەکی دەستوریان بەکارهێنا لە ڕێگەی دادگاوە وتیان نەخر ئەوەی کە دەتوان ڕادەست پێدرێ بۆ پێکەێنانی کابینەی نوێ فراکسیۆنی گەورەی پەرلەمانی نەک ئەوەی کە دەنجیەکەی ئێستا ئەم قسەی لە هەرێمی کوردستانیش دەکرێت ڕاستە جا کارگەنەر با بین لای ئەوەی کە چی بکەین باشە چۆن مامەڵە لەگەڵم دۆ خاکەین مەسەن تۆیەک وەکو ڕۆژنامنووسێ من وەکو ڕۆژنامنووسێک دکتۆر وەکو پیاوێکی چاودێر وەکو ڕۆشنبیرێک ئەم خەڵکانی ئێمە گیرمان خواردووان ڕایەوە مەسەن ئەوەیە کە وڵای خۆی کاکە با مشکلەکەەوەی ئەم دوو هێزە و ئەم حکوومەتە بەگوێی ئێمە ئەم سیانەمان و بەگوێ ئەم خەڵکە و میلەتە ناکە ئەگەر ناخۆم خەڵکە شتی عەجیب و غەریبی لێیان ناوێ مەسەلەن من لە بەرنامەیەکی تری شاوتومە 100 ئەو وعدانەی ئەم دوو هێزە بە تایبەتی لە بانگەشەر بژارنەکانیان بە خەڵکیان داوە جێبەجێکەن خەڵگیان خاتە سەرسەریان مەسەلەن خەڵک داوای شتی سادەکە کاکە موچەکەی لە کاتی خۆیان بێتی ئاو و کارەبایە خزمەت گوزاریە ئەم هەموو حملەی ئەلامی و شەڕی سۆسیال میدیا و شکاندنی یەکترە مەکەن یعنی مەسەلەن هیچ گەلێگەیە لە منتقەیە بەقەدەر کورد تووشی قوربەسەری و دەردەسەری و ماڵوێرانی و بێکەچی لەسەر دوو وەزارەت ڕێک ناکەون دوو هێزی کاردووچیان خۆیان بە هێزی نیشتیمانیە بینن ئێکاکە دیوەرە لە کەرکوو کاتیان لێکتری وانە کاتێک کەرکووکیان دەستخدی باشە لەسەر پۆستەکانی کاکە خۆ ئەمە کاکەداریان ناو کەرکووک دروست لە کەرکووک مەسەلەن دی باشە چییە بێ مەسەلەن با محافظێک هەبێ کاکە با بە ڕەغبەتی تۆ نەبێ بەڵام با کورد بێ باشترە مەسەلەن لە شوێنێکی تر ئەکرێ ئەمە بۆ مووسڵ وای لێ بکرێ بەڵام ئەمە کاکین ینی ئەم ململانیانە بەڕاستی منطقی نییە لە پێناو خواستەکانی خەڵکی کوردستان لە پێناو یعنی تۆ ئەو قسەتە حەزەکەی دوو دەقەمان ئەو ئەو یعنی بەڕاستی ئەو هەموو نەهامەتی و نەکبەتێم خەڵکە بە سەریات و ناوێ بکرێتە قوربانی دوو پۆستی وەزاری و دووەنە یعنی ئەمە بێ ئەوە لە بیرکەن بارودۆخێک هاتوۆتە پێشەوە باوەڕکە مەترسی گەورەیە لەسەر هەرێمی کوردستان من پێم وایە ئێستا ئەگەر باسی ئێمە باسی ئەو هەلومەرجەنی و دەوڵەتیەکەین ئەگەر ئیمتیازێک ڕەنگە هەبێ بدرێ هەنگایەک بچێتە پێشوە ڕەنگە ڕۆژاوی کوردستان زۆرتر بەری بکوێ لێرە سامە پێمان خۆشە ڕۆژاوی کوردستان کاول بێ لەبەرەوەی کە نەیابێنیارە نەزانین زۆر نامەند دکتۆر دقەیەک دەتوانیت ڕای خۆت بڵیت
ڕاستەکەی دۆخی هەرێمی کوردستان دۆخێکی باش نییە، ینی لە حاڵەتی پێگەنانی ئەگەر کابینەیەکی سەرکەوتو پێک نهێنرێ، کابینەیەکی بەهێز پێک نهێنرێ، پێگەیەکی بەهێزی نەبێت سەڵ دەکەم چکەنە ئەوەی لە هەرێمی کوردستاندا هەیە بەڕاستی نەهێزەکانی دەسەڵات جێگای ئومێدی خەڵک ماون وەنە ئۆپۆسیۆنش کە بەنای ئۆپۆسیۆن ئەو لە دەرەوەی چێتی و پارتیە جێگای ئومێد ماون هیچیان ینی ئەو خاوەنی ئەو ڕاستە دەنگ دێنن، بەڵام دوجار خاوەنی ئەم هەیبەت و ئەم مەکانەتە بەهێزە نەماون لە هوشیاری ئینسانی ئێمەدا کە ئومێدیان لەسەر هەڵبچێندرێ. ئینسان نازانی ینی ڕاستە لە هەموو حملەیەکی انتخابی دەتەوە توانی کۆمەڵی خەڵک بەو ئامراز و میکانیزمانی لە بەدەستدا کۆمەڵی خەڵک بنێری بۆ سەر سندوقەکانی دەنگدان، بەڵام ئەو خەڵکە مانای ئەوە نیە ڕازیە لە ئەدای تۆ، ئەو خەڵکە مانای ئەوە نییە کە تۆی بەدڵە. من پێم وایە دوای قساکە من پێم وایە بە لێکدانەوەکانی بەڕێستان دەرەکەوێت کە کۆمەلگای کوردی کۆمەلگای کە تاکو ئێستا بەدەست عەقڵی خێڵەوە ناڵێنێ و وابەستەبوونی بە هێزە دەرێکیەکان و هێزە هەرێماتەکانەوە زیاترە بە وازبوونی بە ڕەوتان نیشتیمانی و تێکۆشانەکەەوە. بۆیە پێم وابێ ئێمە ئێستا لە کۆمەلگایەکەین کە زیاتر مسەیرین مخەیر نین و ئێمە تقریبن بەداخەوەکە ڕێگە زۆر ناخۆش بێت، بەڵام واقعەکە ئەوەیە کە ئێمە توانای ئەومان نییە کە دەریشمان خستنمان خست توانای ئەومان نییە کە ئیدارەیەکی یاخود حکومڕانەیەکی ڕەشید لە ناو خۆمانە بە ئاراستەیەک بەرین کە ئەوکو کە ئیدعای دەکرێت کە ئێمە دنیا چاومان لێ بکات بە پێچوانەوە کەیسامە لە بەردەم شکستێکی گەورەین کە ئەمە یەکێکە لە خەمە گەورەکانی ئێمە. لێرەدا دێنە کۆتایی بەرنامەکەی وادارن توانی بێتمان توێژنوێک یاخو گفتوگویەکی ڕاشکەوانەمان کردبێت لەسەر ئەم دۆخی کە لە هەرێمی کوردستان لەسەر پێگەێنانی حکوومەت و بەرەنجامەکانی هەڵبژار ناتوتە ئارەوە. دەستان خۆش بێ. زۆر سپاس.